ئەم وەرزشەیەک لە وەرزشەکان کە بتوانین پێشی بخەین لە کوردستان بە تایبەتی عێراق ئەتوانین بە ماوەیەکی 3-4 ساڵ یاریزان پێ بگەێنین وەرزشێکی پیشرەفتە وەرزشێکە کە لە سەطحی جیهانیە داوطلبێکی باشی هەست و جمهورێکی باشی هەست ئومیدوارم کە وەرزشولاوان نادی بتوان هاوکاریمان بکەن تا بتوانین وەرزشکار و وەرزشولاوی ئەم شاری پێ بگەین بۆ مسابقاتی عێراق و هەتا جیهانیەکەی. هیچ نەبێ ئەگەر بە شتێکی ڕەمزیش بێ بابڵێین بە شتێکی ڕەمزی بتوانین ئەو کولفەی لەسەر بچووکەین تا ئێمە بتوانین ئەم